باش دلیلی ئەو ئیسیقرارەیە ئەو پێکەوەژیانەیە ئەو تابلۆیە جوانەیە کە لە هەرێمی کوردستاندا هەر بووە پێشتر و ئێمە تەمەنا دەکەین کە ئەمە بەردەوام بێت. ئەم گەڕانەوەیە نیشانەیەکە لەوەی کە کوردستان شوێنێکە کە دەکرێت پێکەوەژیانی تێدابی، چونکە ئەمە خۆتان دەزانن دوای 80 ساڵ کە لە عێراق دەرچوون ئەمە بۆ جاری یەکەمە بڕیاریان داوە بگەڕێنەوە بۆ عێراق و بگەڕێنەوە بە تەحدید بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ هەولێر. ئەمە سەرەتایەکی زۆر زۆر گرنگە بە نسبەت خۆیان وەکو ئەو پەیڕەوانی ئەو کەنیسەیە و بۆ ئێمەش جێیشانازیە وەکو هەرێمی کوردستان وەکو ئەو خەڵکی کە لەم هەرێمەدا دەژین کە ئەوەندە باوەڕ و ئەوەندە ئەتمینان و باوەڕ دروست بووە لە بینی ئەو پێکهاتانە کە دەتوانن کوردستان وەکو شوێنێک ببینن کە دەتوانن لەم وڵاتەدا بە ئاسوودەیی و بە خۆشی بشین. خۆی حقت ئێمە هەتا ئێستا بە شێوەیەکی گشتی نزیکەی 1,700,000 ئاوارە و پەناهەندەمان لایە، ئەوانەی کە لە شوێنەکانی تری عێراق و لە سووریا هاتوون. بە تەئکید خۆتان ئاگادارن هەرێمی کوردستان لە وەزعێکی قەیرانی دارایی زۆر سەختدا تێدەپەڕێ، ئیمکانیاتی ئێمە مەحدودە، زۆریش مەحدودە وەکو هەرێمی کوردستان، بەڵام بە تەئکید ئەوەی ئێمە پێمان بکرێ بۆ ئەم ئاوارانە بۆ ئەوانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستاندا کردووە، ئەوەی ئێمە لە دەستهەڵاتی هەرێمی کوردستاندا بێ پێشتر حکوومەت کردوێتی و بە تەئکیدیش لە ئایندەشدا دەیکات. خۆی ئەوە تەنها ڕێگەیە کە هەرێمی کوردستان نەوت هەناردەی دەرەوە دەکات. کاتێک کە ئەم بۆڕیە دەتەقێتەوە یان هەوڵ دەدرێت لە ناو تورکیادا نەوتی لێ دەربهێنرێ، ئەوە تەبعاً زەرەرێکی گەورە بە هەرێمی کوردستان دەگەینێ، ئەمانە زیاتر لە ناو تورکیادا دەکرێت. ئێمە هیوادارین کە ئەو لایەنانەی کە بەم کارە هەڵدەستن لەوە تێبگەن کە ئەمە شادەماری بژێوی خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لەو کارە ناشرینە کە دوورە لە هەموو پرەنسیبێک واز بێنن و هاوکار بن بۆ ئەوەی جارێکی تر ئەم شتانە تیکرار نەبێتەوە. هەوڵەکانی ئێمەش لەگەڵ حکوومەتی تورکیا بەردەوامە و دەوامان کردووە کە زیاتر ئەهمیەت بدرێ بە پاراستنی ئەو بۆڕیە لە ناو تورکیادا. لەگەڵیانەکان لەو جژنە هیچ قسەیەکان کردووە بۆی دوای جژن جەنابەکەت سەرۆکیش جەنابی سەرۆک پەیامیشی بڵاو کردووە لە جژنە، ئایا لێکدانەوەی ئێوە چی بوو؟ پێم وایە پەیامی جەنابی سەرۆک زۆر وازەحە. ئێمە لە ڕۆژی یەکەمەوە و ئێستاش ئێمە هەوڵمانداوە وەکو لایەنێک کە بگەین بە ڕێککەوتن، هەوڵەکانی ئێمەش بەردەوام دەبێ و بە تەئکیدیش پێمان خۆشە ڕێککەوتن بکرێتن. خۆتان دەزانن 6 مانگ کۆبوونەوە دەکرێت، ئێمە هیوادارین لە 6 مانگ یان دوای ئەوەش ئێمە بگەینە ڕێککەوتنێکە لە مەسلحەتی هەرێمی کوردستاندا بێت. خۆی بە نسبەت هاتنی دکتۆر شەهرستانی بەڵێ هاتووەتە ئێرە، ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەشمان هەبووە، بەڵام ئەو هیچ بڵێ بە شێوەیەک پەیامێک لە دکتۆر عیبادیەوە بۆ ئێمە نەبووە، بەڵام ئەمە زۆر تەبیعیە لە بەغداوە هاتوچۆ بکرێ بۆ هەولێر و لە هەولێریشەوە بکرێ بۆ بەغداد، هەر لەو چوارچێوە ئەو بۆ وەکو نوێنەری سەرۆک وەزیران بۆ بەشداریکردن لەم مەراسیمەی ئەمڕۆ تەشریفی هێناوەتە ئێرە. ئەوەی کە ئێوە باسی مەسەلەی چاکسازی، ئێمە لە کابینەی هەشتمەوە هەر لە ڕۆژی یەکەمەوە هەوڵمانداوە بە هەندێک بەرنامەوە دەست بە کاری چاکسازی بکەین، بەڵام ئەگەر مەبەست ئەوەیە ئەو شتانەی کە ئێستا باز دەکرێتن و هەریەک لە قسەیەک دەکرێت ئێمە بەرنامەیەکمان هەیە و ئەمە ئیعلان دەکەین، نە، بەڵام وەزارەتەکان یەک بە یەک خەریکی ئیشتی چاکسازین. لە ماوەیەکی نزیکدا وەزارەتی دارایی بەرنامەی خۆی ڕادەگەینێ، وەزارەتی کار مەسەلەن پێشتر بەرنامەی خۆی ڕاگەنەوە. ئەم نەوعە چاکسازیانە پرۆسەیەکە لە هەرێمی کوردستان پێویستە و دەبێ
بکرێتن و دەبێ بەردەوامش بێت. خۆی بەپێی عرف بەپێی قانون ئەم وەزیرانە لە کابینەی لەناو کابینەی حکوومەتدا کار دەکەن و سەرۆک وەزیران وەکو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو لایەنەیە کە دەبێ ئەو بڕیارە بدەوە ئایا ئەمانە بچن بۆ پەرلەمانیان. ئێمە بەپێی ئەو بەرنامەی کە هەیە سیر دەکەین و لەسەر ئەو ئەساسە بڕیاری خۆمان دەدەی ئایا بچن یان نە. بەڵام بە تەکید دەبێ موافقەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەبێ بۆ ناو وچوونیان بۆ ناو پەرلەمان. ئێستا باستەوە دەکرێت پێشمەرگا بەشداری لە گرتنی مووسڵەکەی ئێستا دەنگوێکە نزیکبوونەوە و ئازادکردنی مووسڵ نزیک بۆتە بابەتە چەندە لە هەرێمی کوردستان قسە لەبارەوە. بۆ ئێمە مووسڵ گرنگە و مهمە. مووسڵ پەیوەندی بە ئەمنیەتی هەرێمی کوردستانەوە هەیە. بەڵام هەتا ئێستا نەقشەیەکی و پلانێکی جددی و هەبێت بۆ ئازادکردنی مووسڵ هەتا ئێستا نەبووە. زیاتر بیر لەوە دەکرێتەوە کە پلان دابڕژێ و بە تەکید ئەو ڕۆژەی کە ئێمە پلانەکەمان بینی قسەی خۆمان دەبێ وەکو هەرێمی کوردستان. بژاردەکان وڵی بژاردەکان تۆزێک سەیرن دەڵێ ئەگەر لە ناو خەڵک هەڵبژێردرێ دەستهەڵاتی کەمتر دەبێ و ئەگەر لە ناو پەرلەمان هەڵبژێردرێ دەستهەڵاتی زیاتر دەبێ. ئەمە بزەبت دەبێ بزەبت پێچەوانە بێ. ئەو سەرۆکەی کە لە پەرلەمانەوە لە ناو خەڵکەوە هەڵدەبژێرێ دەبێ دەبوایە دەستهەڵاتی زیاتر بێت چونکە ملت بەڕاستە و خۆ شەرعیەتی پێدەداتن. مەسەلە ئەگەر مەوزوع پەیوەندی بە کۆک مەسعودەوە هەیە ئەم مەسەلە هیچ پەیوەندی بە جەنابی سەرۆکەوە نییە و ئەو خۆشی لە پەیامەکەی خۆی ئەمەی زۆر بەڕوونی ئاشکرا کردووە و باسی کردووە. لەبەر ئەوە ئێمە هیوادارین بە شێوەیەکی واقعبینانەتر بیر لەم مەسەلەیە بکرێتەوە و ئەو واقعبینانە بەو شێوەیە بێ کە مەسلحەتی هەرێمی کوردستان ئێستا چییە ئەوە بکرێتن. ئێمە پێمان وان نییە ئەم تەرحانەی هەتا ئێستا دەکرێن بەڕاستی بەو شێوەیە کە بۆ حەلێک بێوان نییە. بەڵام پێمان باشە گفتوگۆ بکرێ، پێمان باشە حوار بکرێ و ینی ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ دەرچوون لەم دەوتری پارتی بژاردە یەکەمی زیاتر بەلاوە بەسەدا کام بژاردە لە ناو خەڵکەوە بژاردە بەڵام دەستکاری ئەو دەسەڵاتانە بکری کە ئەوە باسییان خۆی ئەوە لەو کۆبوونەوەیە باز دەکرێت. حقیقەت ئەلەو کۆبوونەوەی کە ئێستا کراوە لەو کۆبوونەوەیە زیاتر باز دەکرێت. تعتیلاتی جەژنیش بووە وەکو پێویست هەتا ئێستا بڕیاری نهایی نەدراوە. ئینشەڵا لەم زوانە بڕیار هیچ گۆڕەکە لێ دەکرێت